وەزارەتی دەرەوەی ئەمریکا راپۆرتی ساڵانەی مافی مرۆڤی بڵاو کردەوە. راپۆرتەکە بە ناونیشانی راپۆرتی مافی مرۆڤی وڵاتان بۆ ساڵی 2017 بڵاو کراوەتەوە. ڕخنەی توند ئاراستەی تورکیا کراوە. جۆن سولیڤان جێگری وەزیری دەرەوەی ئەمریکا لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیدا راپۆرتەکەی ڕاگەیاند. سولیڤان وتی ئێستا بارینە ئاسایی لە تورکیادا بەردەوامی هەیە و لەو میانەیەدا هەزاران هاوڵاتی دەست بەسەر کراون کە لە نێوانیاندا چەندین ڕۆژنامەنووس و ئاکادیمیستان. ئەمەش زیانێکی زۆری لە سەروەریی یاساداوە لەو وڵاتەدا. هەروەها فشاری سیاسی زۆر دەخرایە سەر هاوڵاتیان بەتایبەت لە دوای 15 تەموزی 2016ەوە کە بارینە ئاسایی بە بەردەوامی نوێ دەکرێتەوە و کاریگەری خراپی زۆری لەسەر کۆمەلگا و دەستگاکان هەبووە و مافە سەرەتاییەکان تەواو سنووردار کراون. چەندین کەس بە تۆمەتی هاوسۆزیان بۆ بزاوی خزمەت زیندانی کراون و لە کارەکانیان دوور خراونەتەوە. هەروەها چەندین ڕۆژنامەنووس و نووسەر و ئاکادیمیست بەهۆی ڕەخنەگرتنیان لە حکوومەت دووشی فشار و دەستگیرکردن بوونەتەوە. هەروەها دەستگیرکردنی قەشە برۆنسۆنی ئەمریکیش لە راپۆرتەکەدا باس کرابوو. ئاماژە بەوەش کراوە کە دەستگیرکردنی برۆنسۆن بە تۆمەتی سیاسی بووە و تاوەکو ئێستا هیچ تۆمەتێکی لەسەر دووپات نەبووتەوە. دوای ڕفاندنی بۆ ماوەی 133 ڕۆژ لە شاری ئەنقەرە لەلایەن دەستگای سیخوڕیەوە دوای ئەشکەنجەدانێکی زۆر ئێستا ئومێد هۆرزوم لە بنکەی پۆلیسی ئەنقەرە دەست بەسەرە. بەپێی زانیاریەکان ئومێد هۆرزوم ئەشکەنجەیەکی زۆر دەدرێت بۆ ئەوەی دام بە تاواندا بنێ. داوا دەکرێت کە ئەو کەیسەی لەسەری ئامادەکراوە بەبێ خوێندنەوە واژۆی لەسەر بکات. پارێزەرەکەیشی پێی دەڵێت هیچ چارەیەکی دیکەت نییە بێجگەلەوەی ئەم کەیسە ئامادەکراوە واژۆ بکەیت و ئازاد بکرێی. هەروەها دەرکەوتووە کە ناهێڵدرێت ئومێد هۆرزوم لە گەڵخانەوادەکەی و پارێزەرەکەی چاوپێکەوتن ئەنجام بدا. بەپێی زانیاریەکان کە لە هەژماری تایبەتی هاوسەرەکەی بەدەستگەیشتووە هۆرزوم برینێکی زۆری هەیە و پەراسوەکانی شکێنراون و زیان بە پەردەی گوێیشی کەوتووە. سندیکای پارێزەرانی ئەوروپا ڕخنەی توندیان لە دەستگیرکردنی مستەفا ئایدنی پارێزەر گرت کە دوای کودەتا دەستکردەکەی 15 تەموز دەستگیر کرا. مستەفا ئایدنی پارێزەری 46 ساڵ ماوەی 20 مانگە لە زیندانی سیلیڤری بەند کراوە. لە نامەکەدا کە ئاراستەی ڕەجەب تەیب ئێردۆغان سەرۆکۆماری تورکیا کراوە سەبارەت بە مستەفا ئایدن کە نەخۆشی شێرپەنجەی لەگەڵدایە واژۆی ئەنتۆنین مۆکری سەرۆکی سندیکای ئەوروپای پێوەیە کە نوێنەری پارێزەری 45 وڵاتیایدا ئەندامن. مۆکری ئاماژە بەوە دەکا کە وەک سندیکای پارێزەرانی ئەوروپا نیگەرانین لە دەستگیرکردنی مستەفا ئایدن کە ئەندامی سندیکای پارێزەرانی ئیستانبوڵە و ڕێگری دەکرێت لە گەیشتنی دەرمانەکان و چارەسەرکردنی. لە تورکیا هەموو ڕۆژێک هەواڵێک سەبارەت بە پێشێلکردنی یاسا بڵاو دەبێتەوە. دادوەرێکی شاری ئێزمیر سزای زیندانی 6 ساڵی بەسەر مجاهید کردجاڵدا سەپان. بەڵام دوای ئەوەی مجاهیددانی نەنا بە هیچ تاوانێکدا دادوەر سزاکەی 150 بۆ زیاد کرد و 9 ساڵ زیندانی بۆ بڕیەوە. هاوسەرەکەی و دوو منداڵەکەی لە بارودۆخێکی زۆر خراپدان.